وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. تەواوی کێشەی مرۆڤ لەوەدایە کە لە کەسی بەرامبەر ناگات. ئەمڕۆ هەموو ئەو خەڵکانی کە دەیانبینی بەیەکەوە ناکۆکن، لە ناو خێزانێکە ژن و مێردێک بەیەکەوە بەردەوام ناکۆچیان هەیە، باوک و دایک لەگەڵ ڕۆڵەکانیاندا، هاوپیشەکان لەسەر کار و پیشەکەیان، هەروەها تا دەگاتە ئاستی ئەوانەی کەوا لە دوو ڕێکخراودان، لە دوو حیزبی جیاوازدان، بەردەوام سەیرەکەی لە ناکۆچیدان. هەموو ئەو ناکۆچیانەی کە دەیبینی خەڵکانی گەیاندۆتە دادگاکان، بەردەمی دادوەرەکان، و تەنانەت کەسەکە گەیشتۆتە ئەو دیوشیشی بەندیخانەکان و سجنەکانەوە، هەمووی لە ئەنجامی ئەوەدا بووە ئەم دوو کەسەی بەرامبەر یەک لە یەک نەگەیشتن. جەستەیان بە یەک گەیشتووە، بەڵام لە یەکتر ناگەن، لە زمانی یەکتر ناگەن. زمانی یەکتر مەبەستم ئەوە نییە ئەمیان بە کوردی قسە بکە و ئەویان بە ئینگلیزی قسە بکە و زمانەکەی یەکتر نەزانن. هەردووکیان بە زمانی شیرینی کوردی قسە دەکەن، بەڵام لە ئامانج و مەبەستی یەکتر تێناگەن، یان بە یەک ناگەن، هەر لە دوورەوە دوژمنایەتی یەکتر دەکەن، لە بەرامبەر یەکادا نەنیشتون، قسە و گفتوگۆیان بە یەکەوە نەکردووە، یاخود بە یەک گەیشتون بەڵام بەداخەوە لە یەک نەگەیشتون. ئەمە هەموو بوارەکانی ژیان دەگرێتەوە. بابەتێکی گرنگە بەڕێزان، هەموو بوارەکانی ژیان دەگرێتەوە بابەتی بە یەک گەیشتن و لە یەک گەیشتن. بۆ نمونە لە بواری عەقیدە و بیر و باوەڕدا، خاڵی یەکەم گەیشتن بە خوای پەروەردگار. گەیشتن بە خوای پەروەردگار، ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بەوە دەبێت خوای پەروەردگار بناسی. ناسینی خوا یەکسەر دەبێتە پەرستنی خوا، کە خوات باش ناسی لە ڕێی قورئانی پڕبەرەکەت و بەخششەوە، لە ڕێی فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم، ئەڵڵای تاقی تەنها و بێشەریکن ناسی، حەز بە خواپەرستی دەکەی، چێژ لە نوێژەکانت دەبینی. تێگەیشتن لە چێژی خواناسی زۆر گرنگە. زۆر کەسەی عیبادەت دەکا و ئەزانێ بارێکی قورسە لەسەر شانی، حەزی پێ ناکە، بەڵام ئینسان کاتێک کە بە خوای پەروەردگاری خۆی گەیشت لە ڕێی ناسینیەوە، ناسینی لە ڕێگەی ناوە جوانەکانی، سیفات و سیفاتە بەرز و باڵاکانیەوە، لە ڕێی بینین بە چاوی دڵ کە سەیری مەخلوقات و دروستکراوەکانی ئەڵڵا دەکەی سوبحانەهو وەتەعالا، ئەوەندەت پەروەردگارت خۆش دەوێ، ئەو کاتە حەزت بە ئارامی دەکەی کە لە سوژدایە لە خزمەتیە، ئەو کاتە حەزت بە ئارامی دەکەی و حەز بە عیزەت دەکەی کە دەستی زەلیلیت بۆ لای بەرز کردوێتەوە دوعا دەکەی. بۆیە کاتێک سەحابی پایەبەرز حەڕامی کوڕی مەلحان کافرەکە ڕمێکی تێگرت و لە کاتی نوێژە بەری کەوت و کەوت و شەهید بوو، لە دواوشەی ژیانیدا کە کافرەکەی گوێی لێبوو، وتی ئەڵڵاه ئەکبەر فوست وەڕەبی الکەعبە، ئەڵڵاه ئەکبەر، سەرکەوتم، بردمەوە، بە ئامانج گەیشتم، سەرفراز بووم بە خوای کەعبە، بە پەروەردگاری کەعبە کە ئەڵڵایە سوبحانەهو وەتەعالا. کابرای کافر زۆر سەری سوڕما، بۆ خۆی دەڵێت وەڵڵای یەکەم جار وەمزانی هاوار دەکات، ئای فریام کەون کوژرام، ئای تیا چووم، ئەی هاوار، بەڵام ئەو وشەیە زۆر کاریگەری لەسەر دڵ و دەروونمدانا، ئەم مرد، ئەم کوژرا، ئەم خوێن بەجەستەیە دێتە خوارەوە، ئەم هەموو ئازارەی توش بووە، ڕمێکم لە پشتی دا و لە سنگی هاتوۆتە دەرەوە، کەچی هێشتا دەڵێ بردمەوە، سەرفراز بووم بە پەروەردگاری کەعبە، بە ئاواتەکەم گەیشتم. کەواتە گەیشت بە ئاواتەکەی کە گەیشتنە بە حوزوری ڕەب العالەمین، لە دنیای فانی ڕزگاری بوو، گەیشتە قیامەتی نەبڕاوە، گەیشتە حوزوری خوای پەروەردگار، گەیشتە فریشتەکان، خزمەت پێغەمبەران، خزمەت پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم. کەواتە حتا لە خوای پەروەردگار لە ناوە بەرزەکانی لە سیفاتە بەرز و باڵاکانی شارەزاتر بی، بە دڵنیاییەوە باشتر دەیناسی. ئەو کاتە کە باشت ناسی، جوانیش عیبادەتی دەکەی. ئەو مرۆڤانەی کەوا بەردەوام لە خوا دوور بوون، خوا پەناماندا و خوا هیدایەتماندا و هیدایەتی گومڕایانیش بدا بیانێنێتە سەر ڕێگەی ڕاست، هی ئەوە بۆ بەڕێزان کە دژایەتی خوایان کردووە لە خوا نەگەیشتون،
یعنی نەهاتوون لە قورئانەوە لە پەیامی پێغەمبەرانەوە سەلامی خۆیان لەسەر بێ بزانن خوا کێیە، ئەم خالقە کێیە و بیناسن، یان کە بیستویانە بەخوا بگەن بە هەڵە تێگەیشتون ویان زانیوە خوا هەیە لە ئاسمانە بەڵام کاروباری سەر زەوی پێبەڕێوە ناچێ، ئەم بتە و دار و بەردوشتانە بتپەرستەکان دەهاتن دایان پەرستن و دایانکردن بە هاوبەشی خوا، چاولێ بە سەقەتیە. بۆیە خاڵی یەکەم لەم بابەتە گرنگەدا ئەوەیە بگەیت بە خوای پەروەردگار لە ڕێگەی ناسینی پەروەردگارەوە لە قورئاندا. ئەو کاتە عەقیدەت کە دامەزراوە بوو وەڵڵاهی عیبادەتەکان چێژیان لێ دەبینی کە بە ڕۆژووی لەم ڕەمەزانەدا هەز بە چێژ و ئارامیەک دەکەی کە پێشتر لە کاتی نان خواردنی نیوەڕوان و لە سفرەی ڕازاوەدا ئەو هەستت بۆ دروست نەبوو، ئەمە هەستی ناخە. بەڵام چێ هەستی پێدەکا؟ ئەو کەسە زیاتر هەستی پێدەکا کە زیاتر بە پەروەردگاری خۆی گەیشتووە. دووەمیان گەیشتن بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و تێگەیشتن لێی. زۆر کەس کە گرفتی هەیە و ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناناسێ یان دژایەتی دەکا پەنا بەخوای پەروەردگار، هی ئەوەیە نەگەیشتووە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەر لە دوورەوە لە زمانی نەیارانیەوە بیستویەتی. وەیە کاتێک کە لە زمانی نەیارانەوە یان لە زمانی ڕۆژهەڵات ناسانێکی بێویژدانەوە کە هاتوون ژیانی پێغەمبەریان صلی الله علیه وسلم نووسیوەتەوە، ئەم خۆی بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم نەگەیشتووە، بە خزمەت سیرەی ڕاستەقینەی وەکو خۆی نووسراو نەگەیشتووە، لە دەمی دڵسۆزانی ئیسلامەوە وەکو خۆی پێغەمبەری صلی الله علیه وسلم نەناسیوە، نەهاتۆ قورئان بخوێنێتەوە لە ڕێی خوای پەروەردگارەوە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم بناسێ، لە دەمی نارانی ئیسلامەوە ناسیوێتی، ئیتر بە پێغەمبەر نەگەیشتووە، دوژمنایەتی لەگەڵا کردووە. یاخود ئەوانەش کە لە سەردەمی خۆیدا وەکو موشریکەکانی مەککە خۆ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەگەیشتن، بەجەستە پێی دەگەیشتن، بەڵام بڕیاریاندا بوو کە لێی تێنەگەن، حەد پێشتر بڕیاریاندا بوو کە بڕوای پێنەهێنن. کەواتە زۆر جا تۆ بە کەسێک دەگەی بەجەستەش لەگەڵ یای، بەڵام پێشتر بڕیارت داوە بەرامبەری کە تێی نەگەی و گوێی بۆ نەگری. بۆیە ئەوانەی کە بە خزمەت پێغەمبەر دەگەیشتن صلی الله علیه وسلم گوێی دڵیان بۆ دەکردەوە ئیمانیان دەهێنا، شایەنی ئەو هیدایەتە بوون. توفەیلی کوڕی عەمری دەوسی دەفەرمێ من کابرایەکی شاعیر بووم، کەسایەتی ناو هۆزەکەی خۆم بووم، هاتمە شاری مەککە، قوڕەیشەکان لە دەورم هاڵان هەموو ناسیاوم بوون، سەرانی قوڕەیش و پیاوە ناودارەکانیان و شاعیر و زاناکانیان. پێیان وتم ئەی توفەیل ویا بە نزیکی محەممەد مەبەوە، ئەوە محەممەدە هەل لە پەنای کەعبەیە دانیشتووە، ئاگەر لێ بێ نزیکی نەبیتەوە، ئەمە قسەکانی وەکو سحر وایە، سحر لێ دەکات، تووشی گومڕاییت دەکات، لە دینی باب و باپیرانت هەڵدەگێڕێتەوە، هەموو دنیا لەبەر چاوت تاریک دەکات. ئەوە نە بە خراپە باسییان کرد، ئەوەندە بە دژایەتی پێغەمبەریان کرد صلی الله علیه وسلم، ئەوەندە وایان سامنا کرد کە هەر لێی نزیک ببمەوە تووشی بەڵایەک دەبم. وەڵڵی هاتم لۆکەم خستە گوێچکەمەوە، لۆکەم خستە گوێمەوە، جوان جوان ئاخنیم، بەڵام کاتێک کە بەلایدا تێپەڕین بەلای کەعبەدا هەستم کرد هێشتا گوێم لە دەنگی شتێک دەبێت، بۆیە پەنجەکانم خستە سەر لۆکەکە بۆی هەر بە تەواوەتی گوێم لە دەنگی نەبێ و کاریگەری لەسرم داننێ. بەڵام بە ئاگا هاتمەوە، عەقڵ و هۆشم بە ئاگا هاتەوە، پێم وت بە خۆمم وت لای خۆی من شاعیرم، لای من کابرایەکی زمانزانم، قەڵەم ڕەوانم، کەسایەتیم لەناو هۆزەکەمدا، ڕیشتی قەومەکەمم، خەڵکی ئامۆژگاری دەکەم، وەڵڵاهی عەیبە من لە قسە بترسم. باشە خۆ محەممەد نەشم شێری پێیە، نەبەر دووداری پێ پێم کێشێ، بەس قسە دەکا، باشە گوێی لێ دەگرم، ئەگەر باش بوو سوودی لێ دەبینم، ئێگە خراپ بوو وإن كان قبيحا تركته، ئەگە قسەکانیم بەدڵ نەبوو هەروازی لێ دێنم، پشت گوێی دەخەم و تەرکی دەکەم. ئەفەرمێ بۆیە شوێنی کەوتم کاتێک کە لای کەعبەوە ڕۆیشتەوە بۆ ماڵەوە، لە دەرگامدا و پێشوازی لێکردم، وتم ڕوخسەت هەیە بێ مەژوورە لەلا دانیشم و چەند پرسیارێک بکەم، وتی بەسەر چاو، زۆر بە حرمەت بوو، ئەو زمانە شیرینەی، ئەو لەفزە شیرین و جوانەی بە قوربانی بم. ئەفەرمێ دای نیشاندم و فەرمووی پرسیارت هەیە چییە بیکە؟ وتم من شتێکی ئاوام لە قوڕەیش بیستووە کە تۆ کابرایەکی وەکو ساحیر وای یان ساحری و مێشکی خەڵک تێک دەدەیت، چاوی خەڵک لێڵ دەکەی، ئێستا هاتووم بزانم چیت پێیە، من ناترسم، من شاعرم، عەیبە بترسم، کابرایەکی زمانزانم، ڕەوان بێژم. دەفەرمێ قورئانی بۆ خوێنمەوە، فەرمووی ئەم قسانە هی من نییە، ئەم قسانە هی
خوای ڕەبی عالەمینە کە منی کردەوە بە پێغەمبەر و ئەم پەیامەی بۆ ناردوم من ئەمەم پێیە بەو دەنگە شیرینە جوانە ناسکەی بەو دەنگە زوڵاڵەی خۆزگەم بەو سەحابانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە گویان لەو دەنگە عەزیزەی بووە لەو دەنگە خۆشەی بووە کە هەموو لەشت دەهەژێنێ دەفەرمێ کە گوێم لە قورئانەکە بوو یەکسەر زانیم وەڵڵاهی ئەمە کەلامی هیچ شاعیرێک نییە هیچ نووسەرێک نییە قسەی هیچ مرۆڤێک نییە وەیە یەکسەر بڕیارمدا کە موسڵمان بم هەر لەوێ شایەتمانم هێنا و موسڵمان بوو چاو لێیە کە بە پێغەمبەر گەیشت صلی الله علیه وسلم خۆی گوێی بۆ گرت گرفتی مرۆڤەکان ئەوەیە بە گوێی خەڵکی تر گوێ دەگرن ناکا کە تخوا عەقڵی داوە بە خۆت گوێیەکانت بکەوە بە گوێی خۆت ببیستە کە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیشت لێی تێگەیشت هیدایەتی ئیمانی وەرگرت وە هەموو ئەوانەی دژایەتی پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم لە بێگانە و ناوخۆ هی ئەوەیە کە بە پێغەمبەری خوا نەگەیشتون یان سیرەی پاکیان نەخوێندۆتەوە یان هیچ شێواویان خوێندۆتەوە یان کە خوێندویانەتەوە سیرەکە شێواوە ئەم ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستکاری مرۆڤی تێدا کراوە لە قورئانەوە هەڵنەهێنراوە ڕێبازی پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم وەکو خۆی کە بەڕاستی سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێت هەر لە قورئانەوە وەربگیرێ نەک لە مێژووەوە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو دای عایشە دەیفەرموو کان خلقه القورئان ئەخلاق و ڕەوشت و هەڵس و کەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بواری سیاسیدا لە بواری سەربازیدا لە بواری کۆمەڵایەتیدا لە بواری ئابووریدا لە بواری خێزانیدا هەر هەموو ئەخلاقی قورئان بوو قورئان بخوێنەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبینیەوە ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەخلاقی قورئان بوو کە قورئانیش هەمووی ڕەحمەتە یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوورە لە هەموو زەحمەتێک بۆ مرۆڤایەتی و هەموو ڕەحمەتێکی پێ هەتا قیامەت بۆ هەموو مرۆڤایەتی یاخود ئەو کەسێکەوە باسی پێغەمبەری بیستۆ صلی الله علیه وسلم لە داعیەک لە بانگخوازێکی متەکەبیر خۆبەزلزان دڵڕەق زمان پیس زمان زبر هەر لەعنەت لەم دەکا و لەعنەت لەو دەکا و هەر ئەو دەنێرە بۆ جەهەنەم و هەر ڕووناکی لە نێو چاوانیان نەماوە هەر قسەیەکی خۆش و زەردەخەنە بەدەم و لێویان نایە ئیتر کابرای خوانەناس کاتێککە ئەمە دەبینێ ئەمی بینیوە دڵە باشە ئەمە میراتگیری ئەو پێغەمبەرە بێ صلی الله علیه وسلم ئەمە شوێنکەوتوی محەممەد بێ و بانگەوازی دینەکەی بکە دیارە محەممەد بۆ خۆی زۆر لەم ڕقتر بووە زۆر قسە تاڵتر بووە زۆر ڕووگرشتر بووە بۆیە ئەمە نوێنەریەتی یەکسە پشت لە ئیسلام دەکا بۆیە زۆر گرنگە ئێمە وریابین لە خودی قورئانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بناسین و ئەخلاق و ڕەوشت و وتاری هیچ مامۆستایەکی ئاینی هیچ بانگخواز و داعیەکی ئیسلام لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم حساب نەکەین کاتێک کە وەکو خۆی نایگەیەنێ و وەکو خۆی باسی ناکە و ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕەوشتەکانیان نەدراوشاوەتەوە پاشان لە بواری عەقیدەوە خاڵی سێیەم با بڕۆین بۆ ناو خێزان لە ناو خێزاندا جاران خوشک و برا دایک و باوک لە دەوری یەک کۆ دەبوونەوە لە یەک ژووردا دادەنیشتن لە یەک شوێنا دەخەوتن لەسەر یەک سفرە نان دەخورا هەر ئەم مێز و نان خواردنشتێ ئێستا نەبوو سفرەیەک هەمومان بیرمانە ڕادەخرا بە پێی زۆر و کەمی خێزانەکە سفرەی گەورە بۆ خێزانی گەورە سفرەی بچووک بۆ ژن و مێردێک و یەک دوو منداڵ ئیتر هەمویان لەسەر یەک سفرە بە دانیشتنەوە بەرامبەر یەک دادەنیشتن نانیان دەخوارد بۆیە لە یەکیش دەگەیشتن بەخوا هەر لەسەر سفرەی نان خواردنەکە باوک یان دایک کە سەیری کوڕ و کچەکانی دەکرد بە شێوازی گرتنی کەوچکەکەی و پاروبردنەکە بۆ دەمێ و کەم و زۆری خواردنەکەی کە دەوەکو جاران نەماوە تێدەگەیشت ئەم کوڕی گرفتێکی هەیە تێدەگەیشت ئەم کچەی تەواو نییە و گرفتێکی دەرونی هەیە ناڕەحەتیەکی هەیە پێویستی بە حەلکردنە بۆیە بەڕێزان هەوڵی دەدا کە لێی نزیک بێتەوە کە لێی نزیک دەبووانێ دەردەدڵیان بۆ یەک دەکرد و هەل لە چوارچەوەی ئەو ژوورەدا مشکلی ئەو خێزانە حەل دەکرا بەدەم یەکەوە دەبوون کە بە یەک دەگەیشتن برایان لە یەکیش دەگەیشتن بەڵام ئەمڕۆکانە بۆچی کێشەی ناو خێزانەکان زۆر بووە بەخوا ژن و مێردیش وەکو میوان یەکتر دەبینێ دانانیشە کاتێک کەوا دەردەدڵ بۆ یەکتر بکە گرفتەکانی خێزانەکە باسکە شتێک کە بە دڵی نییە لە مێردەکەیدا بەڕەوانی پێی بڵێ من لەم ڕەفتارەت نیگەرانم نەک لە شەخصی بەڕێزی خۆت تۆ خۆشەویستی منی
پیاوێک دانانیشێ کاتی نەهێشتێتەوە کە لەگەڵ خێزانی بەڕێز یا دانیشێ بڵێت تۆ ئازیزترین کەسی سەرزەویمی، تۆ خۆشەویستی دمی، تۆ دڵەکەمی، تۆ هەموو شتێکمی هاوسەری بەڕێزم، بەس لەم ڕەفتارن نیگەرانم. چاو لێ لە بچووکترین بەریەککەوتندا ئاگرێکی گەورە لە نێوانیاندا دروست دەبێت. بەجەستە بەیەکەوەن بەڵام لە یەک نەگەیشتون. ئێستا بۆیە منداڵەکان پەنادەبەرە بەر هاوڕێی خراپ لە دەرەوە تووشی چەندەها ڕێبازی نەشیا و بە ئاین و بە کۆمەلگا بە کولتوری ڕەسەنی کوردەواری دەبن لەبەر ئەوەی لە ماڵەوە هەر یەکە لە شوێنێک نان دەخوا، هەر یەکە لە سعاتێکە نان دەخوا، هەر یەکە تەلەفۆن بۆ ماتۆڕ و دیلیڤەریەک دەکات لە فەکەی بۆ بێنێ، هەر یەکە لە ژوورێک دانیشتووە. ئەو کاتەش کە لە هۆڵێکا لە شوێنێکا لە ژووری دانیشتنابەیەکەوە بن هەر یەکە مۆبایلەکەی خۆی پێوە هەر ئەوە خەدلێدانە و کلایک و کۆمێنتە و کەس ئاگای لە کەس نییە هەتا وەختی خەو بەلایاندا دەبا. بۆیە لە ناو خێزانەکاندا تەبایی نەما، لە ناو خێزانەکاندا بە یەک گەیشتن نەما، لە یەک گەیشتن نەما. بۆیە بەڕێزان ئەم هەموو کێشە و سەرگەردانی هەیە. خاڵی چوارەم لە ناو خەڵکیدا بۆیە لە یەک ناگەین چونکە بە یەک ناگەین. جەنابەت هەل لە خۆ ڕقل لە کەسێکە باسی دەکەی بە خراپە، کۆمنتی لەسەر دەنووسی، لایکی دژی دەکەی، بۆ وەڵال دەڵێن حملەیەکی کراوەتە سەر لە فەیسبووکە با منیش کۆمنتێکی پێداکەم، با منیش زیاتر ڕیسوایکەم، با منیش زیاتر بیخەمە چاڵەوە. ئەگەر لەگەڵ ئەو کەسە دانیشی و بەهێمنی لێ بپرسی باشە کە ئەوەندە ڕقل لە فڵان کەسە، ئایا لەگەڵ یا دانیشتووی تا ئێستا دوو بە دوو دانیشتون لە شوێنێکە ئەڵێ نەبەخوا دیداریم نەدیوە و دیداری نەبینیوە، ئایا قسەد لەگەڵ کردووە؟ ناوەڵڵا تا ئێستاکانە گفتوگۆشمان نەبووە. ئایا نانێک لەگەڵا خواردووە؟ نەخێر. مامەڵە و کڕین و فرۆشتنتان لە نێواندا بووە بزانی پیاوێکی ڕاستگۆیە یان درۆزن و دەستبڕا؟ ناوەڵڵا نەقشتی لێکڕیوم نەش لە ژیانم داشتم پێ فرۆشتووە. ئەی باشە سەفەرتان بەیەکەوە کردووە، سەفەری گەشت و گوزار بێ، سەفەری بازرگانی بێ، سەفەری عیبادەت بێ وەکو حەج و عومرە، زەمانێک بەیەکەوە بوون لە سەفەرە هاوڕێی سەفەر و ناوژووری هۆتێل بن؟ ئەڵێن نەوەڵڵا نەوەڵڵا هیچ نەبووە. بەڵام ئەی بۆ قسەی لەسەر دەکەی، ئەی بۆ تۆمەتباری دەکەی، ئەی بۆ جوێنی پێدەڵێ، وەڵڵاهی منیش وەک ئەو خەڵکە چاو لێ برایان تۆ بە گوێی خۆت نەدبیست، بە گوێی خەڵک بیستت، بە چاوی خۆ نەدبینی، چاوی خەڵکت کرد بەوە چیری خۆت، بە یەکێک نەگەیشتووی، بۆیە لێی تێناگەی، هەر لە خۆ ڕقل لێی دەبێ. بەڵام کاتێک کە لێی نزیک دەبیتەوە ئەو کەسەی کە زۆر ڕق لێی بووە چەند ساڵە لە فەیسبووکە و دوژمنایەتیت کردو، وەرە لێی نزیک بەوە کاکە وەرە لەگەڵی دانیشە سەی دەکەی ئەوە ئەو ئینسانە نییە کە تۆ ناسیوتە، درەختی خۆشەویستی دەڕوێ، لە یەک دەگەی، ئەمجا پاشان زۆر جوان بە یەکتر دەگەی. ئیمامی ڕازی ڕەحمەتی خوای لێ بێ موفەسیر و فەیلسوفی ئیسلام دەفەرمێ ئەم بابەتی تێگەیشتنە کە مرۆڤێک ڕقی لە مرۆڤێکە، ڕقی لێی دەبێتەوە، خۆشی ناوێ، حەز بە چارەی ناکە، ئەوەیە لە دوورەوە وێنای کردووە، خۆی وێنایەکی بۆ کێشاوە کە ڕاستەقینە بەرامبەر وانە. ئەفەرمێ وەکو تارمایی یەک وایە کەسێک لە شاخێکەوە شتێک دەبینێ کە دێتە خوارەوە، ئەڵێ بەخوا ئەوە دڕندەیەکە، ئەوە شێرە یان پڵنگە هاتە خوارەوە، حەد بە ڕۆیشتنەکەی دیارەکە ئەوە دڕندەیەکە، ئەوە شێرە یان پڵنگە. کاتێک کە نزیکتر دەبێتەوە ئەڵێ ناوەڵڵا ئەوە شێر و پڵنگ نییە، بەڵام دڵنیام ئاژەڵێکی ترە. کاتێک کە نزیکتر دەبێتەوە سیر دەکات دڵە وەڵا ئەمە مرۆڤێکە، بەخوا ئەمە مرۆڤە. کاتێک کە دێتە بەرامبەری ئەمجا دەزانێت فڵان کەس چێیە. ئێمە زۆر جار لە دوورەوە خەڵکمان کردووە بە ئاژەڵ، بە دڕندە، بە فێڵباز، بە ناشرین، بەڵام لێ نەگەڕاوین. کاکە لە لێگەڕە سەبرێک بگرە با نزیک بێتەوە، با پێی بگەی، ئەمجا بزانە چۆن تێی دەگەی. کە لە یەک ناگەین بە یەکیش ناگەین. لە کوردستاندا ناو بە ناو دەبینین دوو مەلا، دوو بانکخواز، دوو نووسەر، دوو سیاسی، دوو چاودێری کۆمەڵایەتی، دوو چاودێری سیاسی لەسەر تەلەڤیزۆنێک بە حیساب بە یەک گەیشتون، هەر یەکەیان بەیعازی لایەنێک هاتوون. ڕاستە لەسەر مێزێکن، لەسەر مێزی گفتوگۆیەکن، کەسێکی پێشکەشکار لە نێوانیاندایە، پرسیار لەم دەکا و پرسیار لەو دەکا، یانێکیان لە ستۆدیۆیەکەوی شەر ڕاستە و خۆی چکە چاویان لە یەکە و گویان لە دەنگی یەکە. ئەمانە بەجەستە بە یەک گەیشتون، بەڵام بەیعازی دوو حیزب، دوو لایەن، دوو ڕێکخرا و دوو تەوژم هاتوون، ئیتر دەست دەکەن بە قسەکردن.
بە یەک هەڵدەپڕژێن وەکو دوو کەڵە شێر پەیجیان بۆ تەرخان کراوە بۆ لایک و کۆمنتیش بابەتەکە گەرم دەکرێ ئەگەر ئەم دوانە تەماشاکەی بەجەستە بە یەک گەیشتون بەڵام لە پێشەوە بڕیاریان داوەکە لە یەک تێنەگەن وە سەیرەکەی وەکو دوو کەڵە شێر بەداخەوە لە شکلی مرۆڤ دەچنە دەرەوە وەکو دوو کەڵە شێر بەرامبەر یەک هەموو ئاواتیانەوەیە دەنوک لە کوێ یەکتر دەن دەنوک خوێنی لێبێنن بیبەزێنن ئەم بابەتانە هەر نەبێ باشترە ئەگەر ڕەخنەت لە کەسێک هەیە وەرە بڕۆ بۆ لای بەبێ دەنگی تەنانەت ژن و منداڵەکەشی ئاگای لێ نەبێ خوشک و براکەی ئاگای لێ نەبێ خۆشەویستی خۆتی بۆ دەرببڕا ڕێزی خۆتی بۆ دەرببڕا خاڵە جوانەکانی باسکە بڵێ وەڵڵی فڵان کەس ئەم خاڵانت تێدایە زۆر زۆر خاڵی باشن بەڵام بەداخەوە لەم شوێنەدا وا هەز دەکەم نەت پێکابێ مەڵێ یەقینم هەیە کە نەت پێکاو بڵێ من وا هەز دەکەم حەز دەکەم ڕوونکردنەوە یەکم دەیتێ پێم سەلمێنی کە من ڕەخنەم لەسەر ئەم بابەتت هەیە هەڵام لەوە ئەشتێ جەنابن لەسەر حەق بێ و من تێبگەێنی کە من هەڵە بم ئەوە بزانە بەرامبەر گوێت بۆ دەگرێیاننا ئەمە بە یەک گەیشتن و لە یەک گەیشتنە لێ مەخوێنە لە دوورەوە ڕسمێکی زەربێکی سوود بەسەر ڕسمەکە ئەمە هێن و لە فەیسبووکە ئابڕووی مەبە خەڵکی لێمەکە بە دوژمن خۆ تۆ قیامەتت لەبەر چاوە خۆ ئەگەر وا بێەوە غەیبەتە ئەگەر وا نەبێ بوختانە ئەگەر دەڵێ بۆ ئیسلام زەرەدی هەبوو جارە تۆ نەچووی تاقی بکەیتەوە نەچووی بەو زمانە شیرینەی کە باسم کرد لێی نزیک بیتەوە بڵێ وەرە برام با لە یەک بگەین با بە یەک بگەین با گفتوگۆ بکەین زۆر جار ئێمە ڕەخنەمان لێ دەژیرێ من بانگخوازانی هاوپیشەم مامۆستایانی بەڕێزی ئاینی دێنن نیو دقە وتارمان هەیە 40 دقەیە وتارمان هەیە کۆم زنجیرە باسە کاتی بۆ دیاریکراوە نیو سەعاتە وتارمان هەبوو 50 دقە بووە کۆڕمان هەیە سەعاتێکە نیو دقە وەڵاهی دەگاتە 30 چرکە لە 30 خولەک 30 چرکە یان کەمتر دەردێنن ئەها فڵان کە زوای گوت فڵان کە زوای گوت ئێتۆ باشە هەموو وتارەکە گوێ لێگرتووە نەوەڵا شوێنی وتارەکە کە ئەم وتاری تیا پێشکەش کراوە ئەزانی کوێ بۆ نەوەڵا ئەزانی چ ساڵ و کات و مانگێک لە چ مناسەبەیەکە ئەم قسەیە کراوە نەوەڵا ئەزانی سەرچاوەکانی کە ئەم وتاری لێ دەرهاتوە کامە و کامەیە ئاگەل لە کۆتاییەکەی بوو نەوەڵا دێ بخوا ڕخنەگرتنەکەت بێجێیە وەکۆ وایە بڵێ خوا لە قورئان دەفەرمێ فەوەیل للمصلین بەڵام ئەوەی ترت تەواو نەکردووە وەکۆ بڵێ خوا خۆی فەرموویەتی وەلا تەقرەبوا الصەلات نزیکی نوێژ نەبنەوە نەک هەرمەیکەن هەر نزیکی نەبنەوە باشە خۆ کەلامی خوا ڕاستە خوا دەفەرمێ وەلا تەقرەبوا الصەلات بەڵام ئەوەی تر تەواو نەکردووە ئەنتم سوکاران نەکوتۆ کاکە تو ئەم دوو کەلیمە دێنی ئەتوانی سوێند بخۆی بڵێ قەسەم بەخوا ئەمە کەلامی خوایە وەلا تەقرەبوا الصەلات بەڵام کاکەوە ئەنتم سوکاڕاکەشی لەگەڵە وەیە لە وتارێکە کاتێک کە ڕەخنە دەگری تۆ بە بەرامبەر نەگەیشتی بە مامۆستا فڵان کەس بە بانگ خواست فڵان کەس وەرە وتارەکەی هەموو گوێ لێ بگرات لەم سەری بۆ ئەو سەری و پاشان مێژوەکەی بزانە لە چ بەروارێکا خوێندراوەتەوە لە وەڵامی چ پرسیارێکە ئەمە باس کراوە ئایا سەرچاوی قسەکانی باس کردووە کتێبەکە و لاپەڕەکە و نووسەرەکەی و مجەلەدەکەی و هەمووی باس کردووە ئێتۆت نەخگەڕاویەوە بۆ سەر هیچ وەکو هەنگل لە کلۆرەدارە دۆزی بێتەوە ئێتر بە پەلە دەست دەکەی بە ڕەخنەگرتن و گوناهباری لای خوا دەبی وە خۆشت عیبداری لای خەڵکیش دەکەی زۆر جار دەبێ بڵێ داوای لێبوردن دەکەم دەبوای ئەو قسەیم نەکردایە مرۆڤەکان مسلمانان بەڕێزان وەکو جەستەوان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى لصحيح مسلم حديثك هاتوا نمونەی ئیمانداران وەکو لە بەزەی پێداهاتنەوە و سۆزنواندن بۆ یەکتر و خۆشویستنی یەکتردا وەکو نمونەی جەستەوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم وا دەفەرمێ وەکو نمونەی جەستەیەک وایە کاتێک ئەندامێکی ئەو جەستەیە ئازاری هەبێ هەموو ئەندامەکانی تری جەستە دەست دەکەن بە ناڵە ناڵ و شەون و خونی و تالێ هاتن ئەوە تا تۆ دانێکت بێشێ ئەو شەوە خەوت لێ ناکەوێت خۆت دانت دێشێ قاجناڵە من حەقم چیە بەسەریەوە ددانێکت لەم سەر دێشێ ئەڵێ هەموو دانەکانم دێشێ هەموو ناودەمم نازانی کام ددانێت چەند جەروال لێهاتووە یەک خەلەل لە دانێکتا هەبووە هەموو دەموددانەکە لە تاوانی هاوار دەکات سەر ناڵە جااو پەیوەندی بە منەوە چێخوا دان شتێکی عەقڵی نییە پەیوەندی بە ژیریەوە نییە من بۆ خۆم ماندووکە من ئیسراحەتی خۆم دەکەم ئەو مێشکت خەریکە دەتەقێ
تا لێ دێ لە تاوانە خەلل لە دانێکتدا هەیە پەنجەیەکت ئیتیهابات بکە خوا نەخواستە ببڕدرێتەوە بە دەرزی بەنجیش ئەهوان نابیتەوە هەموو جەستە تێگڕا هاوارێتی دەبەخوا دەبێ مرۆڤی موسڵمان وەکو بەدیع الزەمان مەلا سەعیدی کوردی نوڕسی مەلا سەعیدی نەوڕسی دەفەرمێ لە پەیامی خلاص و برایەتیدا دەفەرمێ سەیری ئەندامەکانی لاشەی مرۆڤ بکە ئەی ئیماندار لە نێوانیاندا ئێرەی و حەسادەت و بەغیلی و دوژمنایەتی نییە هەموو ئەندامێک خزمەتی ئەندامەکانی تر دەکا چونکە دەزانێ ئەوانیش خزمەتی ئەم دەکەن ئەم خزمەتی ئەو دەکا چونکە دەزانێت ئەوانیش هەمووان خزمەتی ئەو دەکەن نمونە دێنێتەوە مەلا سەعیدی کوردی عەلامە بەدیع الزەمان سەعیدی کوردی دەفەرمێ دوو دەست یەکتری پا دەکەنەوە ئەم دەستە بەغیلی بەو دەستە نابا بڵێ ئەمە قەڵەمی بەدەستەوە دەستی ڕاستە ئەمە دەستی زیکرە ئەمە دەستی گرتنی قورئان ئەمە دەستی تەوقەیە بەخوا ڕقم لێیەتی نا ئەم دەستە خەمی ئەو دەستەیەتی چونکە بە یەکتر پاک دەبنەوە هەردووشیان بەیەکەوە یەکتری پاک دەکەنەوە دوو دەستەکەت بەغیلی بە یەکتر نابن یەکیان بریندار ببێ ئەوەی تر خێرا فریای دەکەوێت ئەم پەنجەیەت بریندار ببێ خێرا ئەم دەستە دێنە پەڕۆیەکی تێوە دەپێچێ و لەزگەیەکی لێدا و تەداوی دەکا و بریندارەکەی چارەسەر دەکا دەست ئازاری هەبێت چاو فرمێسکی بۆ دەڕێژێ جاری هەیە فرمێسک بە چاو تا دێ لە تاوی ئازاری دەستت چاو فرمێسکی بۆ دەڕێزێ و هەست بە ئازارەکەی دەکات کە چاو فرمێسکی ڕشت دەست ناڵە من حەقم چییە بەسەرەوە دەست دێنە فرمێسکەکانی دەستڕێ هزار ڕەحمەتی خوا لە گۆڕەکەت مەلا سەعیدی کوردی نوڕسی چەند جوان نمونونەکەت هێناوەتەوە کاتێک کە دەست ئازاری هەیە چاو بۆی دەگریا کاتێک کە چاو فرمێسک دەڕێژێت دەست بۆی دەسڕێ و دڵنەوەی دەکا و فرمێسکەکانی دەسڕێ خۆزگە ئێمە ئیمانداریش واوینە دەفەرمێت تۆی ئیمانداریش ئەگەر خەمی کەست نەبوو تۆی ئیماندار ئەگەر خەمی کەست نەبوو لە ئومەتدا بڕاوی وەکو پارچەیەکی لاشە کلێت کردەوە هەست بە ئازاری لاشەکە ناکە کاتێک کە دەستێک لێکرایەوە قاچێک لێکرایەوانە لە شوێنێک نێژرا ئەم جەستەیە نەخۆش بێ ئازاری هەبێت تازا و لێ بۆتەوە بەخوا ئەم ئومەتەی ئێمە بەداخەوە وریای خۆمان بیت ئاوا پارچە پارچە کراوین ئەو موسڵمانانە لە غەزا لە بۆرما لە هندستان لە فڵان شوێن لە کوردستان ئازار دەدرێن هەروە ئەزانی ئەمانە پەیوەندیان بە تۆوە نییە هەر هەستت بۆیان ناجۆڵێ ئەوە تۆ بڕدراویەوە لە ئومەتی ئیسلامی ئەبێ خەمی خۆمان بێ بە خۆمان دابچینەوە وێ وتراوە ئەگەر هەستت کرد هەستت بە ئازار کرد ئەوە تۆ زیندوی ئەگەر هەستت بە ئازاری کەسانی تر کرد ئەو کاتە تۆ مرۆڤی تۆ دەتەوێت هەر زیندووبی وەک وەرە ئاژەڵ و حەشەرەیەک یان دەتەوێت بەڕاستی مرۆڤبی نابەڕاستی مرۆڤ بە لەگەڵ ئاژەڵان و باڵندەکانە فەرقت هەبێت تۆ مرۆڤی ئیمانداران تاکن بۆیە کەم نرخن بە ملیار موسڵمانین بەڵام چونکە لە یەک دوورین بە یەک ناگەین لە یەک ناگەین هەر یەکەمان لە ئاوازێک دەخوێنین 1 ملیار موسڵمان زیاترین وا بەرەو 2 ملیار دەڕۆین بێهێز و پێزین وەکو کەفی سەر دەریامان لات وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرموودەدا باسی کردووە بەدیع الزەمان مەلا سەعیدی کوردی نوڕسی دەفەرمێ ژمارەیەک بە تەنها پڕی یەک تەختەڕەش دانی بەڵام دوور لە یەک بن بۆردێک بێنە تەختەڕەشێکی گەورە بێنە لەم سەر بنووسەیەک لەو سەریش بنووسەیەک لە سوچی خوارەوە یەک لە سوچی خوارەوە یەک لە ناوەڕاستەوە یەک ئەمانە هیچ بەهایەکیان نییە هەر یەکن بەڵام دەفەرمێ کاتێک کە لە یەکن نزیکردنەوە ئەم دوانت هێنا دوو یەکن لە تەنیژ یەکەوە نووسی دەفەرمێ ناڵی ئەمانە دوون یەکسەر چۆنی دەخوێنیەوە ئەم دوانە چونکە هاتوونە پاڵێک دەڵی ئەمانە یانزەن ناڵێ ئەمە یەک و یەک دەکاتە دوو دەڵێ ئەمە یەک لە پەنا یەکە پشتی یەکی گر لێک نزیک بووە بە یەک گەیشت بوو بە 11 ئەیگە بوو بەسییان سەیەکی لە پەنایەکەەوە ڕیسکران و لە نزیک یەک بوون دەڵی 111 ئەگە بوو بە چوار ناڵی چوار یەک ئەمە چواریەکین دەڵی 1111 بەخوا هەر وەختی ئەم من و تۆ تاک بین هەر یەک مرۆڤین هێزەکەی خۆشمان نییە کە دوو کەس بە دڵنیاییەوە بە ئیمانەوە بە خۆشەویستی خواوە لە یەک نزیک بوونەوە پشت و یەک بوون و لە یەک نزیک بوون وەڵاهی ئەوە دوو کەس نین تااقەت و توانای 11 کەسیان دەبێ بە ئیزنی خوا سێ موسڵمان ڕاستەقینە پشتی یەکتر بگرن و لە یەک لە فێڵ نەبن و دڵیان بەرامبەر یەک پاک بێ عیزەت و هێزی 111 کەسیان بەرامبەر بە کوفر دەبێ
4 دانەبین بەرامبەر بە 1111 کەسی تر کە تاکتاکین هێز و قووەتمان دەبێت. چەند تێگەیشتنێکی جوانە. بە یەکگەیشتنیش دەبێت بۆ لە یەکگەیشتن بێ نەک بۆ شکاندنی یەکتر بێ. عەرزم کردن پێشتر 2 کەس بانگ دەکرێن بۆ کەناڵێکی تیڤ هەر یەکەیان لەلایەن حیزبێکەوە لەسەر بابەتێک قسە دەکەن. ڕاستە ئەم دوانە لەسەر مێزێک بە یەکگەیشتون، بەڵام لە سەرەتاوە ئامانجی بە یەکگەیشتنەکە بۆ لە یەکگەیشتن نەبوو، بەڵکو هەردووکیان وەکو 2 میزڵدان لەلایەن 2 حیزبەوە فودراون، چاک فودراون، پێشەوەی بێنە بەرنامەکەەوە چاکیان فوداون. لە یەک کاتا کابرای پێشکەشکار دەمی هەردوو میزڵدانەکە دەکاتەوە، هەر یەکیان دەوێت فۆکەی ئەو بە قووەتر بێ و بەرامبەرەکەی ڕاماڵێ و لای بەرێ. ئەمە خراپە. خۆزگە کاتی تەلەڤیزۆنەکان، ئەو هەموو پارەی سەتەلایت و تەلەڤیزۆنەکان، پەیجەکان بۆ ئەم جۆرە بەرنامانە تەرخان نەکرایە، چونکە هیچ سوودێک ناگەیەنێ و پاشان مرۆڤەکان دڵپڕ لە قین دەکا و پاشان بەرامبەرەکە ئەگە بشزانێ حەقیقەتی مطلق تەواو ڕەها لە لای کەسی بەرامبەرە چونکە لەسەر تەلەڤیزۆن بۆ یەکتریان شکاندووە هەرگیز ئامادە نیە جارێشکە گوێی لێ بگرێ و دام بە هەڵەکانی خۆی دابنێ. لە بواری تاکە کەسی و کۆمەڵایەتیدا کەسێ نەیارتە ناحەستە ئەگەر دانیشتنتان بە مەبەستی لە یەکگەیشتن و لابردنی گومانە خراپەکان بوو بەرامبەر یەکتر ئەوە زۆر باشە، بەڵام ئەگەر بۆ دەمەدەمێ و یەکتر شکاندن و خۆڵکردنەوەی کێشەکان بێ ئەوە هەر نەبێ و لەو کەسە نزیکمەبەوە و خۆتی لێ پارێزی باشترە. یا ڕەبی خوای پەروەردگار لە دینەکەت باشتر حاڵیمانکەی، خوا لە قورئانەکەت باشتر شارەزامانکەی، خوا بدناسین پێت بگەین چێژ لە عیبادەتت وەرگرین. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای لێبوردنت لێ دەکەم، داوای لێبوردنت لێ دەکەین کە وەکو پێویستە ئێستا تۆمان نەناسیوە لە هەڵەکانمان ببوورە بەرامبەرت. یا ڕەبی خوا لەناو خێزانەکانماندا تەبامانکەی، لە کۆمەڵگاکەماندا کەسێکی تەبا و گونجاو بین، خێر و بەرەکەتی خۆتمان بەسەدا بڕێژی لەم مانگی پڕ خێر و بەرەکەتەدا. ئامین ئامین والحەمدولله.